جێ دکتۆر فواد ئەحمەد بەرپرسی سەنتەرێ توێژینەوە گولەی کولین لە پەرلەمانی کوردستانەیە دەپرسم. دکتۆر فواد زۆر بەخێر بێ سەرچاوان لە دەستپێک دەمەوێت ئەو پرسیارە کلاسیکە دەست پێ بکەم ئەمڕۆکە پەرلەمان ئامادەیە پێشوازی لەو هەموو پەرلەمانتەر و ئەو میوانانە بکە لە ڕۆی لۆجستیەوە هەموو ئامادەکاریە کراوە. زۆر سپاس بۆ کەناڵەکەتان بۆ گرنگیدان بە ئەمڕۆ کە ڕۆژێکی مێژوویە بەنسبەت من لە پەرلەمانی کوردستان لە ڕاستیدا قەت پەرلەمان بەقەت ئەمڕۆ ساز و ئامادە نەبووە لە پێشوازیکردنی ئەندامانی پەرلەمانی کوردستان. سەرۆکایەتی دیوانی پەرلەمانی کوردستان و کارمەندان و ڕایۆژکارانی پەرلەمان بەو خبرە دوور و درێژەی کە هەیەە لە پەرلەمان پێشوازیەکی ئیداری پێشوازیەکی زانیاری گەرم و گوڕ لە پەرلەمانتاران دەکەن. ئێمە لە هەردوو ڕووی زانیاری لە هەردوو ڕووی زانیاری و کارجێڕی ئامادەین. کارجێڕی بۆ معنایی کە پەرلەمانتار دێتە ناو بینایەکی تازە کۆمەڵێک ئیجراعاتی ئیداری هەیە بۆی جێبەجێ بکرێت. ئیجراعاتە ئیداریانە بەڕێوەبەرەتی کاروباری پەرلەمان پێی هەڵدەستی ناهێڵێ ئەو ئەرگ بکردە ئەستۆی خۆی هەموو ئەویشانەی بۆ جێبەجێ دەکات بۆی زوو بکەوتە سەرکاری خۆی. سەنتەری توێژینەوەی پەرلەمانش ڕاست پێدراوە. ئێمە ماوەیەک لەوە پێش هەم ڕۆژمێری پەرلەمانمان دەرکرد ساڵانە دەری دەکەین هەموو زانیاری و سەوابقی پەرلەمانی تێدایە. هەمیش ڕێبەری پەرلەمانیمان بڵاو کردەوە کە هەرێکە لە اختصاسەکە هاوکاری ئەندامی پەرلەمان دەکا. لەگەڵ ئەوەش پلانێکی تۆکمەمان هەیە کە لە ماوەی داهاتوو خولێک بۆ هەر سەد ئەندامی پەرلەمان دەکەینەوە سەرەوە. ئەوانە هەموو باس دەکەین. ئێستا ئەو بینا 5 قاتیە دەبینین. جەنابیشتان گوتن لە خانەقین حتا دەچیە زاخۆ هەموو کەسێک لەو 5 قاتەدا هەیە چاودێری پەرلەمان دەکەن. لەم وڵاتە چ دەگوزەرێ لێرە دەزانرێ ئێرە مەزنترین دەستگای شەرعی وڵاتە. ئەمڕۆ ڕۆژێکی گرنگە لە بۆ پەرلەمان لە بۆ کوردستان ڕۆژێکی مێژوویە. ئەگەر بینە وەکو ئەم پرسیارە بکەم بڵێم ئێوە وەکو سەنتەری توێژینەوە ئایا بینایە پەرلەمانی کوردستان کۆن نەبووە پێویستی بە گۆڕانکاری نییە؟ لە ماوەی ڕابردوو لە پەرلەمانی لیتوانیا بوو. پەرلەمانی لیتوانیا هی سەردەمی اتحادی سۆڤێتی قەدیمە. ئەو بینای پەرلەمانەی کە هەیەیان بوو ئی سەردەمی اتحادی سۆڤێتی قەدیم. ئەو بینای پەرلەمانە بە هیچ شێوەک دەستکاری نەکراوە هەروەکو خۆی ماوە. پیرۆزیە هەروەکو خۆی ماوە. ناوی ئەو ئەندامانش لەسەر مێزی قاعە کۆنەکە ماوە کە دەنجیان داوە بۆ سەر بەخۆی لیتوانیا. هەمووی ناو لەسەر مێزەکە وەکو خۆی ئەو قاعەیە لێگەڕاون قاعەیەکیان لە پاڵ پەرلەمان دروست کردووە. هەر خولێکی تازە کە دێ لە قاعە کۆنەکە سوێن دەخوات چکە پیرۆزە دوایی دەچێت لە قاعەکەی تر کۆبوونەوەی خۆی دەست پێ دەکات. ئەو پەرلەمانە ڕەمزی ئەو وڵاتەیە هەتا بینایەکەش بۆتە ڕەمزێک بۆ هەرێمی کوردستان. بۆیە بە معنای کۆنبوون قەت کۆن نابێت. ڕەنگە بە معنا تەقلیدیەکە کۆن بێ بەڵام بە معنای کۆنبوون قەت کۆن نابێ. ئەو بینایە مهمە کاری باشی تێدا بکرێ ئەو ئیشە پەرلەمانیانەی تێدا بکرێت کە هەرێمی کوردستان پێویستی پێ. زۆر باش. دکتۆر فواد ئێوە وەکو سەنتەری توێژینەوە ئیشتان چییە لە ساڵی 2012 کە دەستان کردووە لەم سەنتەرە لە پەرلەمانی کوردستان؟ سەنتەری توێژینەوە لە پەرلەماناتی دنیا تازەیە. لە چەند دەیە ڕابردوو ئەو سەنتەرانە دروست بوون چونکە پەرلەمانتار بەڕاستی ئەرکێکی قورسی لەسەرشانە لە چاودێریکردنی وڵات لە مناقشەکردنی میزانیە لە دەرکردنی یاسای تازە هەموو ئەوانە پێویستیان بە زانیاری و بەرزکردنەوەی توانا هەیە. یاسایەک دەردەکەی بۆ ڕۆژنامە نووسان خۆ تۆ لە ژوورەوە بەتەنێ و یاسایە نانووسیەوە پێویست دەکە ئەوانە مشارەکەت لەگەڵ بکەن. ئەو مشارەکەی چۆن ڕێک دەخەی دەبێت دائیرەیە کە بێ بتوانێت خاڵی پەیوەندی بێ لە نێوان ڕێکخراوەکان و لیژنەکانی پەرلەمان پەرلەمانتار و هاوڵاتی چکە پەرلەمان و حکوومەت بەڵێ پەرلەمان مەسەلەن بۆ نمونە کە هاوڵاتی دەنجی بە پەرلەمانتاردا وەزیفەکە لێرە کۆتایی نایە. لە پاشەوە عیلاقەیەک دەست پێ دەکات لە بینی دەنگدەر و ئەو کەسێک کە دەنجی داوە عیلاقەی نای بپچڕێ لەو چەند ساڵ یعنی من دەنجی خۆم داوە بە تۆ بەڵام هەموو بیر و بۆچوونەکان نەداوە بە تۆ بەڕاستی دەنگەکەم دایە بیر و بۆچوونەکان ماوە. بیر و بۆچوونەکان لە خلالی قانونەکان دێم هاوڵاتی بەشدار بێ لە بڕیاری سیاسی لە وڵاتە لە ڕێگەی سەنتەری توێژینەوە لە ڕێگەی ئەو دائیرە تازانەی دنیا هەیە دەتوانی کۆنتاکتێک دروستکەی لە نێوان حکومەت و پەرلەمانتار لە نێوان هاوڵاتی و پەرلەمانتار لە نێوان ڕێکخرا و پەرلەمانتار لە نێوان پەرلەمان وەکو موسسە لەگەڵ دەرەوەی خۆی کە ئەوانەی هاوکاری پەرلەمان. جەنابتان گوتی سەدا 90 پەرلەمانتەرە دەرچووەکانی ئەم خۆڵان نوێنە کەواتە کێشەتان لەگەڵ ئەمە هەیە؟ نابێتە کێشە وەکو کێشە بەڵام ئەرکمان قورس دەکا ئەمە لە ڕووی ئەوەی کە ئەندامی پەرلەمان ئەگەر کەمی زانیاری هەبێ و پێشتر پەرلەمانتار نەبوو خۆ دەزانی جەنابەت ئێستا ڕۆژنامە نووسی کەسێک لە دەرەوەی تەلەڤیزۆن بێ بەرنامە تەقدیم کا خیبرەی نەبێ ئەکید پێویستی بە بەرزکردنەوەی توانە و فێرکردنی شێوازی قسەکردن و داڕشتنی هەواڵ و خیبرەی نییە دەبێت فێر بکرێ ئەوەتە لە شوێنێکی ئەکادیمی دێکە پەرلەمان ئەوەی نییە ئێوەش ئەرکتان ئەمە ئەرکمان قورسە دەبێت ئێمە هاوکاری بین لەوەی کە
پرۆسە پەرلەمانیەکان بە ئاسانی وەربگری بە ئاسانی بیدەین بزانێت چ دەکات هاتیە بزەبت بۆی ئیشەکانی خۆی بەڕێک و پێچی بکە بۆیە لە ناحیەک ئێمە ئەرکمان قورسە ئەوان تازن بەڵام دڵنیایان دەکەینەوە کە ستافێک لە پەرلەمان ئامادەیە پڕ زانیاریە هەموو شتێک دەزانێ دەتوانی زۆر بە باشی هاوکاری کێ خۆڵەکان دەست پێ دەکەن چ جۆرە خۆڵێکن خولی یەکەممان ئۆریەنتیشنە یعنی خولێکی فراوانە هەر سەد کەس بەیەکەوە دەبن لەو خولەدا ڕاوێژکارانی پەرلەمان پەیڕەوی ناو خۆ بە هەموو تەفاسیلەکانی بە پەرلەمانتاران دەرێن ئەو پەیڕەوە نظامێکە کە لە 4 ساڵی داهاتوو دەقە بە دەقە دەبێت جێبەجێ بکەن وەکو خۆی ئەمە دەستوری پەرلەمانە ئەو پەیڕەوەیان بە کاملی بۆ شەرح دەکەین ڕقابەت چییە تەشریع چییە نوێنەرایەتیکردنی خەڵک چییە مناقەشەکردنی میزانیە چییە ئەمە بەگشتی پاشان ئەوە دێنە تەفاسیل کە لەجانی پەرلەمانی دروست بوو لژنەی دارایی بە تەنها دەورەی لەسەر میزانیە بۆ دەکەینەوە کە شارەزا بن میزانیە کە لە حکوومەت دێتە پەرلەمان لە پەرلەمان چۆن ئەو کاتەی کە لژنەکان بە لژنە ئەمجا لەسەر هەر کەسە اختصاصی خۆی ئێمە هەموو بۆ هەمویان ئامادەین وەکوتم دارایی لەسەر میزانیە نەزاها لەسەر چاودێری مەسەلەن ژنان و ئافرەتان لەسەر ئەو قەزیانە و یاسانە پەیوەندی بە ژنان و ئافرەتان هەیە کۆمەڵی مەدەنی لەگەڵ ڕێکخراوەکان دوای ئەوە ئێمە حزبی سیاسیمان هەیە هاتوۆتە پەرلەمان ئەو حزبانە بەرنامەیان هەبوو لە انتخابات بەرنامەکان ئەعلان کرد لە سنتەرەکەتان هەموو لایەنە سیاسیەکانی تێدان هەموو سنتە پەرلەمان مؤسسەیە یعنی علاقەی بە محاسسەی حزبی ئەوانە نییە خەڵکێکی تێدا توێژینەوە دەکەن ئیشمان بۆ نیە ئینتیمای سیاسیان چیە بەڕاستی ئینتیمای سیاسیان ئەوەیە ئینتیمای پەرلەمانیان بۆ پەرلەمانە تەوا ئەو وەزیفەکەی لەوە زیاتر نیە ئێمە دراسی هەموو بەرنامەی حزبەکانمان کردیە کە ئەوانەی بەرنامەیان هەبوو لە انتخابات سیرمان کردووە دەوانەوێت چی بکەن لە 4 ساڵی داهاتوو سیرمان کردو مشترکاتیان چییە بۆی ئێمە ئەوە دەکەین ڕاپۆرتە اینجا لەسەر پرسیارە ئێوە سیرتان کردووە کە لایەنە سیاسیەکان لە بانگەشە چیان گوتووە بە خەڵکەکەی خۆی لەسەر ئەو ئەساسە ئێوە توێژینەوەتان کردووە و بوتان دەرچووە کە هەر یەکێکیان دەیانەوێت چی بکەن ئەوانە دەیانەوێت چی بکەن لە پەرلەمانە ئەوان بەرنامەکانیان زۆرە لە قەتاعی سەحە هەیەە لە کشت و کاڵ هەیەە لە میزانیە و بجە و مالیە هەیەە لە خوێندنی باڵا هەیەە هەمووی بەرنمەیەکی جوان و نووسیوە پێشتریش بەرنامەکانمان جوان بەڵام ملاحەزەمان کردووە لە خولەکانی پێشتر کەمتر دەگەڕێنەوە سەر بەرنامەکانیان لە بیری دەکەن ئێمە وەزیفەمان بوو بەڵێ ئێمە هەمومان جەمع کردیە بە راپۆرتێک دەیدەینە سەرۆکایەتی پەرلەمان دەڵێین ئەو حیزبە سیاسیانە ئەوە بەرنامەکانیان بووە مشتەرەکاتیشیان ئەوانەیە تکایە ئەگەر ڕێی ئێمە وەردەگرن لە مشتەرەکات دەست پێکەن بیکەنە سیاسەتی تەشریعی 6 مانگیا ساڵێک بۆ داهاتوو بۆی ئەو پەرلەمانتارانش لە مشتەرەکاتەوە دەست پێکەن ود و خۆشەویستی لە نێوانیان دروست بۆ قۆناغی داهاتوو کە دەگەنە قۆناغی تەزاد و ئەوانەی کە خلافی لەسرە ئاسانتر تەفاوم دەکەن لەگەڵێت ئەم پەرلەمانەی ئەم جارە ئەم خۆڵەی شەشەم جیاواز ئەبێ لەگە خۆڵی پێشووتر هەموو خولەکان زروفی تایبەت بە خۆیان هەبووە خولی یەکەم گرژی دەبێ هەموو بۆ باسکەم بۆی ئۆپۆزیسیۆن لە ناو حکوومەت دەبێ ئایا ئەو هەیبەتە بوو پەرلەمان دەگەڕێتەوە با تەمەشای بکەیت ئێمە پەرلەمانمان بە شەشەم خولە 5 خولمان تێپەڕان هەر خولەک زروفی تایبەتی خۆی هەبوو خولی یەکەم وەزیفەی بنیادنانی دامەزراوە بۆ لە وڵاتە کە بەڕاستی زۆر سەرکەوتوانە حکوومەت و پەرلەمانێکی جوانیان بۆ ئێمە دروست کرد لە ساڵی 1970 خولی یەکی پەرلەمان لە 92 کە هەڵبژێردرا مؤسساتیان بنیادنا لە وڵات لە هەرێمی کوردستان کە نەمان پێشتر خولی دووەم ئیداراتی یەکخستەوە ئەو ئیدارەیە لێک ترازا بوو شەڕی ناوخۆ دروست بوو وەزیفەی قورسی لەسەر شام بوو ئەوش سەرکەوتوانە توانی هەرێمێک بخاتەوە خولی سێەم معارەزەیەکی ئەکتیف پەیدا بوو یەکەم تەجروبە بوو لە وڵاتیمە بۆ خولی چوارەمی شەر بەردەوام بوو خولی پێنجەم هینێک هەبوو بڵێن لێک تەباییەک هەبوو لە ناو ئیشکردنەکان هەوڵیاندا لە ڕووی قانونیەوە مشەڕعی کوردی پێ بگەینن یعنی ئەو یاسایانێک کە لە خولی پێنجەم دەرچوون هەر هەمویان بە زمانی کوردی بوون پێشتر بە زمانی عەرەبی دەردەچوون زروفەکانیان هەمووی تایبەتە خولی شەشەمیش بە دڵنیاییەوە تایبەتمەندی خۆی هەیە زروفی خۆی هەیە ئێستا دیسان معارەزە هەیە بەڵام ڕەنگە بەو ئەندازەیە نەبی کە توانای بەسە بەڵام لەلایەن چکەوە ئەوانەی کە لە دەسەڵاتیشدان بەو ئەندازەیە کورسیان نییە کە هەموو شتێک تەختێ بکەن بۆیە نیمچە تەوازنێک لە ناو پەرلەمان هەیە ڕەنگە کاری داهاتوی پەرلەمانی کوردستان حەیەویتر بێ زیندووتر بێ و کاریگەریشتی زیاتر هەیبەتیش زۆر باشە
پەرلەمان بێهەیبەت نەبووە هیچ کاتێک ئیلا ئەگەر خۆمان بەخراپ قسەی لەسەر بکەین بەڵام پەرلەمان موچی گشتیە و زۆریش بەهەیبەتە بەڕاست. جنابی سەرۆک دەڵێ یەک پەرلەمان یەک حکوومەت یەک هەرێم یەک هێزی پێشمەرگە ئەم پەرلەمانە دەتوانێت ئەوڕۆ لە بگێڕێت؟ هیچ کەسێک لە بەرنامە ئینتیخابی خۆی ئەعلانی غێری ئەوەی نەکردێ هەر هەمووی دەڵێ یەک پەرلەمان یەک هەرێم یەک بەڵام گرنگەوە چاوەڕێ دەکەین ئەو پەرلەمانە حکوومەتێکی یەک گرت و هێز و گشتگیر وەزیفەیتی وەزیفەی پەرلەمانە ئەو کارە بکە وەزیفەی پەرلەمان وەکووتم ئەو پەرلەمانە حکوومەتی هەرێمی یەکخستەوە کە دوو ئیدارە بوو ئەمە یەکخستنەوەی ئیدارات یان مانی هەرێمی کوردستان هەمووی بەوەیە کە ئێستا 1970 هاوڵاتی دەنجی داوە بە جەنابەت بەس تەلەفۆنی خۆ سایلنت کە بێ زەحمەت یەک پرسیاری دیکەشم هەبوو ئەوەتە لە پێشەمان تەواو دەمژمێر 11ە کەواتە دەبی ئێستا یەکەم ڕۆنشتنی خۆڵی شەشەمی پەرلەمانی کوردستان دەستی پێ کردوێ وەنیە جەنابتان گوتی ئەو پەرلەمانتەرێکە هاتوون نزیک سەدانواتیان تەجروبەیان نییە یەکەم جارە دێن ئەم بینایە ئەم هۆڵە دەبینن لەوانەیە زۆر بەشیان نازانن لۆ چه هاتینە تەواو دەنگیان وەرگرتووە دەزانن دێنە پەرلەمان مەزنترین دەستگای شەرعی یاسادانانی وڵاتە بەڵام وابزانم ئەوە لە پشتە من ئەوە فراکسیۆنی یەکێتیە ئەوە لە پشتەمە فراکسیۆنی یەکێتی ئەوانیش هاتن ئێستاوە دەمژمێر تەواو 11ە ئەوانەی کە دەبینن فراکسیۆنە دەرچووەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە کاندیدە دەرچووەکانی ئەوە دەچنە ناو هۆڵی پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی بەشداری یەکەم ڕۆنشتنی خۆڵی شەشی پەرلەمانی کوردستان بکەن ئەوان ئاخیر لاان بوون کە هاتن لاانەکانی تر پێشتر هێشتا ماون ڕەنگە مابن برادەرەکان لە ژوورە گوتیان بەس ئەوان نەهاتون دیارە ئێستا ئەمانە کاندیدە دەرچووەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانن کە دەچنە ناو هۆڵی پەرلەمان و بەشداری یەکەم کوبوونەوە دەکەن کە کارنامەی ئەوروکەش دیارە خوێندنی قورعانی پیرۆزە ڕاوەستانە ڕێزگرتن بۆ خوێنی شەهیدانی کوردستان دواتریش سەرۆکی دیوانی پەرلەمان بانگشتی پەرلەمانتەرە بە تەمەنەکە دەکە سوێن داخۆ دواتریش ئەو پەرلەمانتەرە کوبوونەکە بەڕێوە دەبات و بانگشتی پەرلەمانتەرە دەکە بە پێ ئەلفابێ دێن سوێندی یاسایی داخۆن و ئیتر ئەم کاندیدانە دەبنە پەرلەمان تر باش ئێستا چ گرنگیەکی خۆی هەیە ئەو پەرلەمانتەرە زیاتر بوونە کە خیبرەیان هەبووە پێشتر لە بۆ ئێوە بە تایبەتی کە بڵێم وەکو سەنتەری توێژینەوە لە بۆ ئەو خەڵکی کە دەنگی پێداوە لە بولانە سیاسیەکان مەرج نییە ئەگەر نوێژ بێ شارەزایکاری پەرلەمان نەبی ئێمە حزبی سیاسیمان هەیە مەکتەبی هەڵبژاردنیان هەیە ئەمە پێشتریش داوامان کردووە کە حزبە سیاسەکان هەوڵ بدەن ئەو پەرلەم ئەگەر نیازیان وایە جەنابەت بکەنە ئەندامی پەرلەمان ساڵێک پێشتر دەوراتت بۆ بکەنەوە مەکتەبی هەڵبژاردن ئیشی چییە بەڵام هەندێکیان لە پڕەوە هاتبوونەکان ڕەنگە واش بێ ڕەنگە ئەوانش بنکە پێسەڵەن پێشتر خبرەی ئەویان پێگوترابی دەوراتیان لۆکرابی تۆ من ئاگادارم هەندێک لە حزبە سیاسیەکان دەوراتیان لە بۆ کاندیدەکان کردەوە فێریان کردن کە پەرلەمان چیە پەیڕەوی ناو خۆیاندان ئێمە لە خۆمان لە سەنتەری توێژینەوە دەرگامان واڵا بوو پەیڕەوی ناو خۆمان چاپ کردو هەرچی دێبی بابەوەی کاندیدەکە کە ئەمە لە کاندید دەستمان پێکرد لە خولی ڕابردوش لەگەڵ ڕێکخراوی NDI دەورەمان لۆ کاندیدان کردەوە چۆن دیعایە بکەن بۆی هەڵە باسی پەرلەمان نەکەن نەڵێن پەرلەمان زەوی دەداتێ خامی بۆ دەکڕێت بەڕاستی ویستم ئیشمان کرد لەسەرەوە دکتۆر فتوح لەبیر نەکە مەسەلەن هەندێک جار من بەخۆم بەرنامەم هەبوو لەگەڵ کاندیدا کە لەو پرۆسەیەدا بوون لایەنە سیاسیەکانی جیاواز خۆڵی پێشتر لەگە هەندێک کاندیدەکان قسەم دەکردیان گوت دەچینە پەرلەمان ئەم جادە دروستەکەین ئیشی لە بۆ خەڵکی دەبینەوە یان ئەوەتە فلان یعنی ئەو کاندیدانە وایان قسە دەکرد کە ئەناما دەستگایەکی تەنفیزیان وڵاتەن دەستگای لیان تێک چوو بوو ئێمە و ساڵ دەزانی کتێبێکمان دەرکرد دکتۆر تارق نووسی تارق جەوهەر سارمەمی لە پەرلەمان مەسئولی ئەعلام بۆ ماوەی دوور و درێژ ڕەفیقی منە کتێبێکی نووسی لەسەر میدیا و کاندید ئەو کتێبە پێشی انتخابات دابەشمان کرد هەموو حزبەکانش نسبەتمان لۆدانان ئەوانەی کە ناویان هاتۆتە قایمە انتخابات هەموو هاتن بردیان لێرە عرضمان کرد بۆی کاندید کە دیعایە انتخابی دەکات بە دروستی دیعایەکە بکات بەڵام کە کەسێک فێر بێ ئەو پەیوەندی بە ئێمە ئەوەی لەسەرمانە کردمان بڵاومان کردەوە و منیش بەڕاستی ئەگەر بێ بمە ئەندامی پەرلەمان پێشەوەی حزبەکەش دەبێ خۆمیش لەسەر خۆم بکەم یعنی تۆ دێ تەلەڤیزۆن ئیش لەسەر خۆت ناکەی من دێمە دەسمە جامیعە ئیش لەسەر خۆم ناکەم مەفروزە جارەیەکەن ئینسان ئەگەر بەتەمای ئەندامی پەرلەمانە لە خۆیدا دەبینی ئەندامێکی پەرلەمانی باش بێ خۆی دروستکە دوای تەکلیف لە غەیری خۆی بکە حزبی سیاسی هاوکاری بکە
کە هاتە پەرلەمانیش ئێمە لێن دیسان هاوکاری دەکەین یعنی وەزیفەکە ئاسانتر دەبی بە هەر سێلام باشە ئێستا ئەگە بینەوە سەر خۆڵەکان کە ئێوە لە بوو پەرلەمانتەرەکان دەکەنەوە هێشتا لایەنە سیاسیەکان ڕێک نەکەوتون یعنی نەک لەسەر سەرۆکی پەرلەمان نەجێگر و نەشت سکرتێرەکە ینی هەیکەلی حکوومەتی داهات و کابینەی دامیش هێشتان دیار نییە چونکە لایەنەکانەوە تا هێشتان لە گفتو بودان ئێوە کەی دەست بە ئیشەکەی خۆتان دەکەن یعنی علاقەتان بەوە نییە کە لایەنە سیاسیەکان خەریکی چن و چ دەکەن و چ ڕێککەوتنێکیان بۆ ئێمە گرنگە سوێن بخوا بەس بۆ ئەندامی پەرلەمان ڕەنگە لۆمە خۆشتر بی هێشتا نەچۆتە قاعە ئیشی نییە زۆر بە ئاسانی دەتوان ئیشی لەگەڵ بکەین ئەوش ئەو مەجالەی هەیە بێ لەگەڵ ئێمە کۆبنەوە بکە بەڵام کەوتووە هەموویان پابندن لەو خۆڵانە بەشدار بن بەڵێ لە کارزانە خۆ ئەو مشکلەیە لە هەلای ئێمە نییە من لەگەڵ جارێک لەگەڵ وێستمینستەر فاوندیشن قسەم کرد گوتیان لە سێمانجی یەکەم ستان هەیە بیڵێن چکە دوای پەرلەمانتار دەچێتە ناو لژنا ئەرچی حزبی لۆ دروست دەبی لە فراکسیۆنەکەی ئەوەندە مەشغوڵ دەبی ڕەنگە بە ئاسانی نەتوانی بینێ فعلەن سەختە پێشەوەی حکوومەت بێنرێ سوێن بخوا ڕەنگە بۆ وڵاتەکە خراپ بێ تاخیر بێ بەڵام ئەگەر بێ لە مەسلحەتی سنتەری توێژنەوە پێداری زانیاری بکەم ئەو فراغە بۆ ئێمە باشە و ئەگەر ئەو فراغە دروست بێمە پڕی دەکەینەوە بۆی باشترین زانیاریان بدەین. دکتۆر فواد جەنابتان ئەزانن یعنی سەرۆک بارزانی لە زۆربەی قسەکانی کە ئاخیر جاریش لە دهۆک بووە لە کۆنگرەی مەپس زۆر جەختی لەوە کردووە کە دەبی یەکەم کاری پەرلەمان نووسینی دەستور بێ لە هەرێمی کوردستان. ئایا ئەمە پێکانە؟ هەموو خولەکانی پەرلەمان لەو پێکاتە هەموو خولەکانی پەرلەمان بەوە دەستیان پێکردیە پێشتریش خولی سێم خولی دووەم کە کاک عەدنان موفتی سەرۆکی پەرلەمانی کوردستان بوو دەستور بە کاملی نووسراوە تەسلیمی جەنابی کاک مەسعود سەرۆکی هەرێم بوو تەسلیمی کرا بیداتە ئیستیفتا ئیشکالیات دروست بوو نەچوە ئیستیفتا حتا لە بایعیشدا بەشکراوە هەموو شتێک کۆتایی پێهات تەنها مابوو ئیستیفتا بکرێ کۆتایی پێبێ ئەوە نەکرا خولی داهاتوو یەکەم ئیش کە سەرۆکی پەرلەمان کردی سەردانی لایەنە سیاسەکانی کرد ئەو کاتی بۆەوەی مەسەلەی دەستور بنووسرێ لژنەش هەبوو خولی سێم بە هەمان خولی چوارەم بە هەمان شێوە سەرۆکی پەرلەمان یەکەم ئیشی کە کرد خولی پێنجەم دکتۆرە ڕێواز یەکەم سەردانی سەرۆکی حیزبەکانی کرد پێم وایە یەکەم کەسیش جەنابی کاک مەسعود بوو سەردانی کرد کە مناقەشەی لەگەڵ کرد بۆ مۆزوعی دەستور لۆیە هەمووی لەگەڵ ئەوە بووە 2000 لژنەی بۆ پێکاتوە ئێستا حدودی 7 مادە زیاتری دەستورەکە تەواو بووە تەنها چەند مادەیەکی خلافی کێشە نییە کێشە ئەوەیە کە حزبەکان دەبێ بگەنە ڕێکەوتن ئەگەر مادەی خلافی بێ ئەوەی باز دەکرێت مەسەلەی نظامی حکومە لەگەڵ مەسەلەی ئاین یعنی ئەو دوو خاڵەیە ماوەکە خلافی لەسەر چۆن دابڕ بەڵام ئەوەش سەخت نییە لە ڕێی زۆرینە لەسەر چییە ڕێی دیارنی هەر حزب و ڕێیەکی هەیە سیستەمی حکومڕانی لە هەڵێم ڕێاسی بێ پەرلەمانی بێ مشتەرەک بێ بەس ئەوەش کێشە نییە دەگەنە نەتیجەگەدا بنیشن ئەگەر ئامانزیان مەسەلەی دەستور باشە باشە دکتۆر زۆر سپاس دەکەم دکتۆر فواد ئەحمەد بەرپرسێ سەنتەرێ توێژینەوەڵی کولینان لە پەرلەمانی کوردستانی بۆ ئەو هەموو زانیاریانە زۆر سپاس دەکەم سەرکەوتوو زۆر بەخێر بێت سەرچاوم